لبيك اللهم لبيك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد إن الحمد والنعمة والنعمة لك والملك لك والملك لا شريك لك. لا شريك لك. بارزان وكو قتمان أو لبيك اللهم لبيك ما ناوم بستي زور قوريهن كيكيك لمعنى كاني أوي إنسان خوايان هيجها وبشدني وداندني بويداك يكتا برستا وهروها معناك أوي كخواي قورا أمن لخزمت دام لخزمت فرمانا كان راوستاوم هر فرمانێکی تۆ لەسەر سەردا دەنێم و هەروەها جێبەجێی دەکەم دەبێ ئینسان لە ئەرزی واقعیشدا ئاوا بێت. ئەنجا فەزڵ و گەورەی ئەو لەبەیکە اللهم لەبەیکە ئەوەیە کە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک ئەو زیکرەیە بخوێنێت ئەو شیعارەیە بڵێتەوە لە لای ڕاست و چەپی لە دەوری ئەرز و هەموو ئەو دار و بەردەی کە لێیەتی لەگەڵیدا ئەو زیکرێ دەڵێتەوە ئەو زیکرێ هێندە گەورەیە. بۆیە پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم هەر کەسێک ئەو زیکرە بڵێت موژدەی پێ بدەن. گوشتیان موژدەی چی؟ فەرمووی موژدەی بەهەشت. گوتیان بەهەشت؟ فەرمووی بەڵێ. بۆیە پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم هەر کەسێک ئەو زیکرێ بڵێتەوە ئەوجا موژدەی بەهەشتی پێ بدەن، واتە ئەو زیکرە هێندە گەورەیە کە ئینسان دەیخوێنێت بەهەشتی دەست دەکەوێت. ئیشەڵڵا ئێمەش یەکێک دەبین لەو کەسانە. بەڕێزان ئێستا ئێمە بەرە و خاکی مەکە دەچین کە پیرۆستترین خاک لەسەر زەویدا بریتیە لە خاکی مەکە. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی والله إنك لخير أرض الله. کاتێک کە لە مەکە دەرچوو کۆچی کە فەرمووی سوێن بەخوای پەروەردگار ئەتۆ ئەی مەکە پیرۆستترین خاکی سەرزەوی، پیرۆستترین خاکی و چاکترین خاکی ئەگەر دەریان نەکردمایە بەڕاستی ئێرەم بەجێ نەدەهێشت. پێغەمبەر صلی الله عليه وسلم هەم دڵی بە مەکەوە بوو و هەمیش فەزڵ و گەورەیی ئەو شارەمان بۆ دەردەخات. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ إن إبراهيم حرم مكة ودعا لأهلها. ئیبراهیم سەلات و سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێت ئەو شارەی حرام کردووە و هەروەها دوعای کردووە بۆ ئەهلەکەی، دوعای ڕزق و ڕۆزی و چاکەی کردووە. ئینسان کە دەچێت دەبینێت ئەو هەموو ڕزق و ڕۆزیە فراوانە لەوێ، ئەو هەموو نیعمەتەی کە ڕشتویەتی بەسەر ئەو خاکەیدا، یەکێک لەوانە دوعای ئەو پێغەمبەر ئیبراهیم بێ سەلات و سەلامی خدای پەروەردگاری لەسەر بێت. ئەنجا بەڕێزان حەرەم یعنی ئەو شوێنەی کە پێویستە ئینسان حورمەتی بپارێزێت، ئەو شوێنەی کە پێویستە ئینسان ڕێزی بگرێت، ئەو شوێنەی کە تێیدا ئینسان ئەمینە پارێزراوە، ئەو شوێنەی کە هەندێک شت لە شوێنی ئاسایی ئەگەر بکرێت ئاسایی بێت بەڵام لەو حەرەمەیدا ئاسایی نییە. دەبێت ئینسان ئەوە بزانێت هەروەکو چۆن لەو خاکە پیرۆزەی چاکە ئەوەندە فەزڵی زۆرە و ئەوەندە پاداشتی هەیە، خوا نەخواستە ئەگەر ئینسان قسەیەکی خراپ کات، کارێکی و هەڵوێستێکی خراپیشی هەبێ، بەڕاستی ئەوە گوناهەکەی چەند قات دەبێتەوە. دەبێت زۆر وریای خۆمان بین بە تایبەت کە ئینسان لە بەرگی ئیحرامدایە دەبێت زۆر بە ئەولاتر ئاگای لە خۆی بێت، ئاگای لە قسەکانی خۆی و ئاکارەکانی خۆی بێت، دان بە خۆیدا بگرێت، هەر چۆنێک بێت تۆڕە نەبێت و هەر چۆنێک بێ ئینسان ئەو شیعارە و ئەو بەرگەی کە لە بەرمان کردووە ئەو شیعارێک کە دەیڵینەوە ئینسان پارێزگاری لێ بکات بۆ ئەوەی کە خوای گەورە پاکمان بکاتەوە ئیشەڵڵا لە گوناه و تاوان. ئینسان لەو مەکەیەدا هێندە گەورە و پیرۆزە بەڕێزان یەک نوێژ دەکات بە 100,000 نوێژ بۆی حیسابە، یەک نوێژ دەکات 100,000 نوێژ بۆت حیسابە، وەکو ئەوی وایە 100,000 نوێژت کرد بێت. بەڕاستی ئەوەش فەزڵ و گەورەی و چاکەی خوای گەورەیە. خوا دەیەوێت لێمان خۆش بێت، چاکەمان لەگەڵدا دەکات، خوای گەورە دەیەوێت پاداشمان زۆر بێت، باڵانسی حیسابمان بەرز بێتەوە. بە یەک نوێژ تەماشا دەکەی پاداشتی 100,000 نوێژت بۆ دەنووسێت. والله يريد أن يتوب عليكم. خوای گەورە دەیەوێت لێمان خۆش بێت، دەیەوێت بەندەی خۆی عەفو کات. بۆیە لە حەدیسی قودسیدا دەفەرمێت
خوای گەورە دەفەرمێ هەر کەسێک یەک بەس لە من نزیک بێتەوە ئەمن یەک باڵ لەو نزیک دەبمەوە. هەر کەسێک تۆزێک بە ڕۆیشتنێکی ئاسایی بەرەو من بێت ئەمن بە غاردان و بە زۆر بە خێرایی بەرەو ئەو کەسە دێم لی نزیک دەبمەوە. ئەها بەڕێزان ئەو خوایەت چەند میهرەبانە، چەند خاوەن کەڕەمە لەگەڵ بەندەکانی. ئینسان هەر تۆزێک ڕوو لە خوای بکە، خوای گەورە چاکتر ڕوو لەو کەسەی دەکات، خوای گەورە چاکتر ئەو کەسەی عەفو دەکات، خوای گەورە چاکتر ئەو کەسەی لە خۆی نزیک دەکاتەوە و یارمەتی دەری دەبێت و عاقبەت خێری دنیا و قیامەتی دەکات. ئەو خاکە زۆر پیرۆزەکە ئێستا بەرەو ڕووی دەچین بەڕێزان. بەخوا زۆر کەس هەیە کە ئەو خاکە دەبینێت زۆر حەز دەکات لەگەڵماندا باە لەو سەفەرە بەشدار باە لەو عومڕەیەدا عومڕەیەکی بکردایە. ئینسان هەیە ئێستا لە ماڵەوە دڵی دەکوڵێ بۆ عومڕەیەک، بەڵام ڕەم بێ خوای گەورە نەیکرد بێتە قسمەت، ڕەم بێ دەسەڵاتی نەبێت، ڕەم بێ بۆی نەڕەخسا بێت کە بێت با ئێمە کە دەچینە ئەو خاکە و ئەو چاکەیمان بە قسمەت بووە سوپاس و ستایشی خوای گەورە بکەین و ئەو نیعمەتە پێ بزانین لە بەرامبەریدا شکر و سوپاسی خوای گەورە بکەین، پێی دڵخۆش بین کە عومڕەکار وەفدی خوای پەروەردگارە. ئەگەر دوعا بکا پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم خوای گەورە قبوڵی دەکات. خوای گەورە پێی دەدات یا ربی خوای گیان بنگێڕی لەو کەسانە ئیشاءالله کە دوعا دەکەین، دوعا و پاڕانەوەکانمان قبول کەین. خوای پەروەردگار لە گوناه و تاوان پاکمان کەیەوە ئیشاءالله. ئێمە ئێستا بەرەو ڕووی تۆ دێین، بەڵەو ماڵی تۆ دێین، خوای پەروەردگار بەڕەو ماڵەکەی تۆ دێین، میوانی تۆین، ئەتۆ چاکترین کەسی کە ڕێز لە میوان دەگری. یا ربی خوای گیان ڕێزی ئێمەش بگری، خوای حرمەتی ئێمەش بگری و حرمەتمان پارێزراو کەی لە دنیا و قیامەت ئیشاءالله بەختەوەرمان کەی، عاقبەت خێرمان کەین. خوای گەورە لێت دەپاڕینەوە بە ناوە جوانەکانت ئیشاءالله ئەو عومڕەیەمان لە قبول کەی، بە وەفد و میوانی خۆت حیسابمان کەی. خوای پەروەردگار بیکەی مای سڕینەوەی گوناه و تاوانەکانمان لێرەوە لەژێر ئەو بەرگە ئیحرامەدا کە ئێستا بەرەو ماڵی تۆ دەین. ئەی خوای پەروەردگار داوا دەکەین و دوعا دەکەین ئەو کەسانەی کە داوای دوعای خێریان کردووە. یا ربی خوای پەروەردگار لە ئێمە خۆش بی و لە ئەوانیش خۆش بی و عاقبەت خێر و بەختەوەری دنیا و قیامەتمان بکەی هەموو لایەکی ئیشاءالله. خوای هەر کەسێک کە نەخۆشە شیفای نەخۆشیەکەی بۆ بنێری، کە چەند براو خوشکێک داوایان کردو کە دوعای خێریان بۆ بکەین. یا ربی خوای گیان شیفایان بۆ بنێری بە ڕەحمەتی خۆت، بە میهرەبانی خۆت. خوای پەروەردگار ئەتۆ زۆر میهرەبانی، ئەگەر ئێمەش گوناه و تاوانمان هەبێ خوایە ئەتۆ بە خراپەی ئێمە لەگەڵ ئێمە نەکەی و بە فەزڵی خۆت لەگەڵمان بکەی و لێمان خۆش بی، شیفای نەخۆشیەکانمان بدەی ئیشاءالله. هەر کەسێک خوایە قەرزدارە قەرزەکەی بۆ بدەیەوە، هەر کەسێک خەم و خەفەتێکی هەیە، دڵی ناڕەحەتە، دڵی توندە، یا ربی خوای گیان دڵی خۆشکەی، دڵی ئاسوودەکەی ئیشاءالله دەرگای ڕەحمەتی خۆتمان لێ بکەیەوە. آمين. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. والسلام عليكم ورحمة الله وبركاته.